ئەمە مێروویەکی زیانبەخشە بووەتە مەترسی لە ناوبردننی بەرهەمی گەنم و جۆ پاقلەمەنیەکانی شارە زوور. جوتیاران ئاماژە بەوە دەکەن بە پانتایی دەشتی شارە زوور مێرووەکە بڵاو بووەتەوە. پێشبینی دەکەن نزیکەی لە ١٤٠ بەرهەمی دانوێڵەی ئەمساڵیان لە ناو بەرێت. ئەمە جۆری ئەم کلمە سێ جۆرە جۆڵێ حونتەی پێڵن ئەمان دۆبڕە با بڵێن هیچ شتێک ناڵێ وەکو ئەم زەویەکە لە پشتمانەوەیە. ئێستا ئەم زەویەوە بڵێن 12 دۆنمە لە ساتاساتی فەوتاوە و چەند زەوێکی تریش لە پاڵیا یەک زەوی دەرچووە ئەوان تریشی فەوتاندووە. هەندێکیان لەسەر گەنم و جۆی شەکەن هەندێکیان لەسەر پاقلەمەنەکانی شەکەن یەکیان لەسەر جۆری بەتایبەتی پاقلە ئەوە 1000 پێیەکە با بڵێن ڕەشێکە ئەو بەس پاقلاخوا ئەمانی تریان پیازە خۆن با بڵێن پیازی ژەر شتووەیە زستانەیە اینجا گەنم و جۆشە خۆن بە یەکجاری نایە بە بەڵام ڕێژەی ئەمساڵی زۆر زۆرە ئەنی زەر و زیانێکی ئێجگار گەورەی داوە. وەڵا حکومەت هەتا توانێت هاوکارمان بکات هەمووی فەقیرە و هەمووی داماوە و هەمووی نیەتی و ئیسامە حالی حاضر دینارێکم پێ نییە با هەر بە خۆم بێژم مەعاش خۆریشم 220 وە کوتا بووم 220 وە دەرمانە بووم 220 وە ئاوی بنزینە بدەم هەمووی مەسروفە و حکومەتی یارمەتیمان ناوە حکومەت چایی پێوانۆ نییە ناڵێ ئەم فەلاعانە مەخدورن کوتیاگەرەکە هەر بە پارەی بە پارە هەر بە پارەیش برا نیوە قیمەتمان دەرێت لە بازار کەمتر لە بازار کەمتر ئیساوە دەرمانێ برا لەو 2000 کەمتر بێت. بەڕێوەبەتی کشتتوکاڵی سەی سادقیش ڕووپێوی خۆی ئەنجام داوە لە ئێستادا چاوەڕێی هەنگاوی کردداریە لە وەزارەتی کشتتوکاڵ. چاوەڕێی بەڕاستی هێنانی موبیدی گونجاوین بۆی قەلاچۆکردنی ئەم کرمە لەبەرەوە ئەم کرمە ئەگەر ئێسش لە ناو بچێت ئەو یارەقانە بەڕاستی کە ئەبن بە قالۆنچە دەرئەچن لە ناو ئەچن ئەمە خاڵێک ئێمە بێت لە هەموو مەرحەلەکانە ئەم ساڵێ بە دەرز بۆمان بتوانین مەقاومەی بەردەوامی بکەین یعنی لە هەموو تەورەکانە مقاومە بکەین لە تەوری یێرەقیە لە تەوری هێلکە گەرەدانە لە تەوری حەشەرەی کامیلە بە موبیدی ملامەسە ئەتوانی بە موبیدی جیهازی ئەتوانی یێرەقەکانیش بە هەماش و بە هەمان موبید دەتوانی وە گەراکان تاکە حەلی بریتە لە کێڵانێکی قوڵ بەوە لە ناوەچێت. کشتتوکاڵ بۆ بەشێکی زۆر لە جوتیاران سەرچاوەیەکی بەهێزی بژێوی ژیاننا بەڵام لە ئێستادا لە بەردەم گەورەترین هەڕەشەدایە بەهۆی ئەم مێرووە زیان بەخشەوە. بۆیە جوتیارانی شارە زوور لە ئێستادا چاویان لە هاوکاریەکانی حکوومەتی هەرێما تاوەک بە دابینکردنی دەرمانی قڕکر و ڕێنمایە کشتتوکاڵیەکان هاوکاریان بکات بۆ لادانی ئەم مەترسیە گەورەیە کە ڕووی کردووەتە بەرهەمی کشتتوکاڵی ناوچەکەیان. سەلاح جەمیل، کورسات نیوز، شارە زوور.